دنیا کە دار و اختیبارێک. ئەم دنیایی کە ئێمە تیاداین براکانم تختبر وحدك وتقف بين يدي الله عز وجل ليحاسبك وحدك. لدنيادا تۆ خۆت بەتەنها لە تاقیکردنەوەدای و بەتەنهاش دەگەڕێیتەوە لای خوای پەروەردگار بۆ محاسبەکردنت. لە دەور و بەرمان خراپەی زۆر دەبینین، وەکو خوای پەروەردگار دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. ناڕەحەتی زۆر بەهۆی خراپە و تاوانی زۆر، بەڵام وای لێ کردوین کە هەر یەک لە ئێمە بەهۆی بینینی خراپەی زۆر لە دەوروبەرەوە بڵێ من خۆم زۆر باش، کاکە وەزعەکە بە عام خراپ بووە، پێویستی بە چاکسازیەکی گشتیە، پێویستی بە چاکسازیەکی اقتصادی و ئابووریە، پێویستی بە ئیسلاحێکی ئیجتیماعی و کۆمەڵایەتیە. بەو شتانەوە خۆمان مەشغوڵ کردووە ڕۆژ و شەو، بەڵام ئاگامان لە خودی شەخسی خۆمان نەماوە. کە سەیری قورئانی پیرۆزکەین، خوای پەروەردگار لە چەند شوێندا ئەومان تێدەگەیەنێ کە تۆ خۆتت لەسەر پێویستە ئاگات لە خۆت بێت، محاسبەی خۆت بکەیت، خۆت ڕزگارکەیت لە گومڕابوون و لە عەزابی خوا. کۆمەلگا باش بێ بە تۆ هیچ، تۆ ناباتە بەهەشتەوە، و کۆمەلگاش و وەزعیش خراپ بێ کە تۆ باش بی، تۆ ناباتە جەهەنەمەوە. تەرازوویەکی تایبەت بۆ یەک یەک لە ئێمە دادەنرێت، کەواتە با فریایی خۆمان کەوین. خوای گەورە پێمان دەفەرمێ فەمەن ئەبسەڕ فەلینەفسه، هەر کەسێ حەق ببینێ ڕێگای ڕاست بدۆزێتەوە، فەلینەفسه، ئەوە بۆ خودی خۆیەتی، خۆی قازانج دەکات. من عمل صالحا فلنفسه، ئەوەی کردەوەی چاکە بکە هەر بۆ نەفسی خۆی دەیکات. خۆت بەختەوەر و خۆشحاڵی دنیا و قیامەت دەبی، نەفسی خۆت کە کردەوەی چاک بکەی. ومن تزكى فإنما يتزكى لنفسه، ئەوەی کە نەفس و دەروون و کردەوەی خۆی پاک بکاتەوە، ڕەوشت و هەڵس و کەوتی خۆی چاک بکاتەوە، ئەوە بۆ خۆیەتی سوودەکەی. ومن شكر فإنما يشكر لنفسه، هەر کەسێکیش سپاسی خوا بکە ئەوە بۆ نەفسی خۆی سوودی هەیە کە شکری خوای گەورەی کردووە. و هەروەها من اهتدى فإنما يهتدي لنفسه، هەر کەسێک هیدایەت وەربگرێ و بێتە سەر ڕێگای تاعەت و خواپەرستی و ڕێگای ئیسلام، ئەوە هیدایەتەکەی بۆ خۆیەتی، سوودی لێ دەبینێ، ڕێگای بەهەشتی پێدەدۆزێتەوە و لە جەهەنەم ڕزگاری دەبێت. و هەروەها ئەمە هەموو چاکەکان لە بواری خراپەشدا، من عمل ومن يكسب إثما فإنما يكسبه على نفسه، ئەو کەسەش کە خراپە دەکات، تاوانێک دەکات، ئەو تاوانە باجەکەی خۆت دەیدەیت، خۆت محاسبە دەکرێت لەسەری ڕۆژی قیامەت، لێپرسینەوە لەگەڵت دەکرێت لەسەری ڕۆژی قیامەت. ومن نكث فإنما ينكث على نفسه، و هەر کەسێک کە بەڵێن و پەیمانی خوا هەڵوەشێنێتەوە، تەوبە دەکەیت و دەگەڕێیتەوە سەر تاوان، بەڵێن بە خوای گەورە دەدەیت و لێی پەشیمان دەبیتەوە، دیسان فإنما ينكث على نفسه، ئەوە زەرەرەکەی لەسەر خۆیەتی و ماڵوێرانی و کاولکاریەکە بۆ خۆیەتی. ئەم نصوصانە هەمووی لنفسه وعلى نفسه ئەوەمان تێدەگەیەنێ کە تۆ یەکەم شتێک کە لێی مەسئول بی نەفسی خۆتە، یەکەم شتێک کە پێویستە فریای کەوی نەفسی خۆتە. پێغەمبەری خوا عەلەیه السەڵات وەسەلام خزمە نزیکەکانی خۆی کۆ کردەوە، فەرمووی ئەنقذوا ئەنفوسەکم فإنی لا ئوغنی عنکم من الله شەیئا،
خۆتان ڕزگارکەن لە ئاگری جەهەنەم. هەر یەکێک لە ئێوە با خۆی ڕزگارکە لە ئاگری جەهەنەم بەوەی کردەوەی باش بکە، بەوەی بێتە سەر ڕێگای ئیسلام، سەر ڕێگای سوننەت، بەوەی کە خۆی پاکاتەوە لە گوناه و تاوان. چونکە فإني لا أغني عنكم من الله شيئا. أي فاطمة كتي محمد عليه الصلاة والسلام أنقذي نفسك من النار فإني لا أغني عنك من الله شيئا. نفسي خود لجهنم بباريزة كارك أي فاطمة كتم توشي جهنم نبي من هيج سودت بيناقين بولا إخوة. أي صفية، أي عباس إمامم، أي فلان، هموتان خوتان رزقار كان لجهنم. كواتە براکانم با بەوە شەیطان فێڵمان لێ نەکا کاکە وەزعەکە بە عام تێک چووە، ئێمە چی بکەین؟ زروفەکە بە عام خراپە، زروف خراپ بێ ئەمە بیانوو نییە بۆ من و تۆ کە ئێمەش خراپ بین، بیانوو نییە کە لە خوا بە دوور بین، بیانوو نییە کە دەست شلکەین لە دینی خوای پەروەردگار. براکانم كل نفس ذائقة الموت. والله هەر یەکێک لە ئێمە ڕۆژێک دێ کە تیایدا مردن دەچێژێت، ئەم دنیاە جێ دێڵێت. کەواتە با کارێککەین بۆ نفسی خۆمان ڕزگارکەین. فمن زحزح عن النار كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. دوای مردنت ژیان کۆتایی نایەت، دوای مردنت قسە و بەسەرهاتی تۆ کۆتایی نایەت، دوای ئەوە ژیانێکی تر دەست پێ دەکا. بەڵام فمن زحزح عن النار کە زیندوو کرایتەوە ڕۆژی دوایی کە لە جەهەنەم بپارێزرێیت و نەخرێیتە ناوی وأدخل الجنة بخريت بهشت فقد فاز. أو براستي سركوتو سرفراز كواتا مسابقي قشتي كواتا بيش برشي قوري إيما براكانم بخوابو أو ديبا أم دنيا دبينين فقير دمري دولة من دمري بيدا صلاة دمري دا صلاة دار دمري نخوش دمري وساغ وتندرست بهيزيش دمريت بلان بوكو تاينايت كدمرين دواي أو نتيجة كدوار دقريتوا إما إلى الجنة وإما إلى النار آية برو بهش درو يا برو جهنم درويت بو إبرا كان با دنيا نمان خلطينه خواهي قرد فرمي با دنيا وشيطان نتان خلطينه كارب كان بو دواي مردنتان خمي نفسي خوتان بيت لهولي أودا بن كنفسي خوتان رزقار كان أجر همو خلق زينا كار بي توش زینا بکەی وا مەزانە عقوبەی سەرشانی تۆ کەم بێ ئەگەر هەموو خەڵک پیاوکوژ بێ تۆش پیاوکوژ بی وا مەزانە ئەرچی یاخود تاوان و عقوبەی تۆ کەم بێ بەتەنها لێپرسینەوەت لەگەڵ دەکرێت وكلهم آتيه يوم القيامة فردا هەر یەکێک لە ئێمە ڕۆژی قیامەت بەتەنها بەرامبەر خوای پەروەردگار دەوەستێندرێ و لەیسە بەینەه وبەینەه تورجمان کەس نییە لە بەینماندا خوای گەورە خۆی محاسەبەمان دەکات وهو سریع الحساب با خۆمانی بۆ ئامادەکەین خەمی نەفسی خۆمانمان بێ تاوانی خەڵک وامان لێ نەکا وا بزانین شەفاعەت بۆ تاوانی ئێمە دەکا والحمد لله وصلى الله وسلم الحمد لله ولا حول ولا قوة إلا بالله بەڵێ نەفسی خۆمانمان لەسرە بەڵام لە زەمانێک داین مضلات الفتن زۆر زۆرە ئەوانەی کە ئینسان بە لاڕێدا دەبات و ئینسان تووشی گوناه و تاوان دەکا زۆرە شەیطان وعدی داوە خوای گەورەش مۆڵەتی داوە لأقعدن لهم صراطك المستقيم وعدی داوە لەسەر ڕێگای ڕاستی بەهەشت كميني لداناوي لآتينهم من بين أيديهم ومن خلفهم وعن أيمانهم وعن شمائلهم لهمو لا يكوى بهمو شيوازك وبهمو وسيليك شيطان كوتوتا قربو أو إلى الرقاي الراست والرقاي بهشت لا ماندا بو أوي نقن برزابوني خوا بو أوي نفس ما رزقاري نبي هروكو چون خوي رزقاري نبو إيه مش بچينا دوزا خوا
چی بکەین براکانم بۆی لەسەر ڕێگای ڕاست لا نەدەین، بۆی تووشی انحراف نەبین، بۆ ئەوەی تووشی گومڕایی نەبین. قورئان باسی چوار پێنج شتێکی بۆ کردوین کە فعلا هەر یەکێک لەوانە هۆکارە بۆ ئەوەی ئێمە پێمان جێگیر بێت و قاچمان وەستاو بێ لەسەر ڕێگای ڕاست، بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ڕێگای خواپەرستی و ڕێگای ئیسلامەتی، بۆ ئەوەی هیچ شتێک تەسیرمان تێنەکا و گومڕا نەبین و لاڕێ نەبین. یەکەم شت لەوانە براکانم القورآن الكريم. خوای پەروەردگار دەفەرمێ كذلك لنثبت به فؤادك. ئەم قورئانە بۆ ئەوەیە کە دڵی تۆی پێ جێگیر بکەین لەسەر دینی خوا و لەسەر ڕەزابوونی خوای پەروەردگار. لنثبت به فؤادك. إذن من أعظم أسباب الثبات على الحق التمسك بكتاب الله عز وجل. دەستگرتن بە کەلامەکەی خوا، خوێندنەوەی قورئانی پیرۆز، تەدەببر و تەئەممل و تێڕامان و بیرکردنەوە لە مانای ئاەتەکانی، ئەوە گەورەترین هۆکارە بۆ ئەوەی کە تۆ لەسەر ڕێگای ڕاست بمێنیتەوە. قورئان گەورەترین و ڕاستترین سەرچاوەی زانستیە کە تۆ لە خزمەت قورئان دابی، کە تۆ بیخوێنیتەوە شەو و ڕۆژ، کە تۆ لێی وربیتەوە و تێی بگەی ڕاستیەکانت بۆ ڕوون دەکاتەوە و ئەوەی کە لاڕێیی و گومڕاییە وریات دەکاتەوە لێی. کەواتە با یەکەم خاڵ لە خزمەتی قورئان دابین و هەجری نەکەین. دووەم شت خوێندنەوەی ژیان نامەی پێغەمبەری عەزیزمان عەلەیه الصەلاة وەسەلام و هەروەها سیرەت الأنبیاء والمرسلین، قەسەسی ئەوان. خوای پەروەردگار وای کردووە لە چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەراندا عەلەیهم الصەلاة وەسەلام كذلك نقص عليك من أنباء الرسل ما نثبت به فؤادك. إما خواي گەورە دەفەرمێ ئەی محەممەد عەلەیه الصەلاة وەسەلام، ئێمە بەسەرهاتی پێغەمبەرانی پێشوو بۆ تۆ باز دەکەین بۆ ئەوەی دڵتی پێ جێگیرکەین. دەبینیت ئەیوب عەلەیه الصەلاة وەسەلام 17 ساڵ تووشی بەلایەک و نەخۆشیەک و ناڕەحەتی دەبێ، بەڵام چونکە سەبر دەبێ عاقبەتێکی چەند شیرین و سەربەرزی دەبێ. یوسف عەلەیه الصەلاة وەسەلام چۆن نەخشەی کوشتنی بۆ دادەندرێ، چۆن هەوڵی لە ناوبردنی بۆ دەدرێ، چۆن دەخرێتە ناو بیرێکەوە، چۆن دەخرێتە ناو سجنەوە، چۆن بە هەموو شێوازێک محاوەلەی ئەزیەتدانی دەدرێ، بەڵام خوای پەروەردگار يوسف برز دكاتوا وكذلك مكنا ليوسف في الأرض يتبوأ منها حيث يشاء نصيب برحمتنا من نشاء ولا نضيع أجر المحسنين. خواهي پروردگار يوسفي برز كردوا وكرديا أويكا قوري مصر به كرديا أويكا براكاني سجدي بو برنو ريزي لي بقرن لو كاتدا كسجدي تكريم ورزلينان دروز بو چونکە لەگەڵ خوا بوو، چونکە لە خوای پەروەردگار لای نەدا. ئەو هەموو ناڕەحەتیی ژیان هاتە پێشی، لە هەموویدا خوای گەورە سەرکەوتووی کرد. چیرۆکی نوح، چیرۆکی هود پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام، چیرۆکی ئیبراهیم لەگەڵ قەومەکەی و هەروەها چیرۆکی پێغەمبەرمان محەممەد عەلەیهی السەڵاتو وەسەلام. کەواتە براکانم ئینسانی موسڵمان بۆ ئەوەی جێگیر و ثابت بی و نەفسی خۆت نەدۆڕێنی، زۆر لە خزمەتی چیرۆک و قەسەس و بەسەرهاتی پێغەمبەران دابا. چیرۆکی پیاوچاکان بخوێنەوە، دەبێتە توێشوویەک بۆ تۆ بۆ ئەوی چاو لەوان بکەیت، شوێن ئەوان بکەویت، تۆش وەکو ئەوان لەسەر ڕێگای خوا بەردەوام بیت. هۆکارێکی تر کە هۆکاری ئەسباب الثبات على الحق العمل بالحق، العمل بما تعلم، ئەوەی کە دەیزانی کاری پێ بکە، ئەو علمەی کە هەتە بیکە بواری عمل و تەرجمەی کە بۆ ژیانی واقعیت. ئەگەر عملی پێنەکەی سوودی نابێ. خوای پەروەردگار دەفەرمێ وەلەو ئەنەهم فەعەلوو ما یوعەظوون به لەکانە خەیڕا لەهم وەئەشەدە تەثبیتا. ئەگەر هاتبا و کاریان کردبا، عملیان کردبا، فەعەلوو ما یوعەظوون به، ئەو ئامۆژگاریانەی کە دەتانکرێ ئەگەر کردەوەی پێ بکەن، خوای گەورە دەفەرمێ ئەوە خێرە بۆیان وەئەشەدە تەثبیتا، ئەوە پتەوتر دەبێ بۆ ئەوەی لەسەر ڕێگای ڕاست پابەند بن و جێگیر بن و لێیلا نەدەن و گومڕانە بن. السبب الرابع من أسباب الثبات
بريتيا لا الرفقة الصالحة إنسان رفاقتي كسانك كالأخوان زيكن رفاقتي كسانك مكك للرقاي خوا دور الدخن وبرو رقاي الشيطان واصبر نفسك مع الذين يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه خواهي قرد فرمي صبر بقرأ صبر واصبر نفسك صبر بنفسي خود بقرأ لقل شيء آرام بقريتو لقل شيء رفاقتك لقل أو كساني يدعون ربهم بالغداة والعشي يريدون وجهه لقل أو كسانيك خوا برستن ذكري خوادكن يادي خوادكن خواد ناسن رفاقتي وجورانك كسانبك مال فلان كس مسؤوليشي قوريه اگر لو نزيق موضوع مهمه ابا مسؤولي قوره به كسيك شي مشروب خور بيتو نازانم قندل كار بيتو تاوان بارو ظالم بيتو حرام خور بي چد الله يكتبه خوشتو لو نزيق بيت برو شويه دبات باش تيق لو حرامي كلاي خويتي بدابتو لو زياتر هيا زياتر برو رقاي جهنم ورقاي خرابت دبا لقى الريزم بو كار بدستي باش وقليل ما هم كواتا لقل كسيك بكا عبادتي خوادك لقل كسيك بكروا لخوايا المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل إنسان لسر دينو آيني رفيقكيتي بزانتو رفاقتي چه دكيت أما زور قرن قبرا كانم بو خودي خومان كقورين وبو منالكانشمان بزان الرفاقتي چه دكا چونك بتوي ونتوي دچيت سر ديني رفيقكي كواتا آقاد ليبي با رفاقتي كسيكا كا ديني باشا أخلاقي باشا بو أوي جيجير بين سر رقاي راست إن شاء الله. السبب الخامس الدعاء كان من أكثر دعاء النبي عليه الصلاة والسلام يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك أي أوزاتيك هل جير الرويد لكانيد حمود لي بندكان بدستي تويا هل يدجيري توا يصبح الرجل مؤمنا ويمسي كافرا ويمسي مؤمنا ويصبح كافرا إنسان بياني كردوته مسلمانا تا إيوارا فتنة وشبهي واد بينيد يكسر بوتا كسيشي كافر الذين هل قراوتوا إيوارا هاتي تو مالا ويا لمال درشوي مسلماني تا بياني لقل رفيقي خراب وشتي بينيني خراب واد هاتوا الذين هل قراوتوا أي شي بكين لأخواب بارينوا يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك أي خواي پروردگار دڵەکان مان جێگیر کەی لەسەر دینەکەی خۆت هیچ شتێک لە مەتاعی دنیا و لە شەهەوات و شوبهاتی دنیا کارمان تێ نەکات و لە ڕێگای تۆ لامان نەدات. زۆر گرنگە براکانم ئینسان بەوە نەخەڵەتێکە عیبادەتی هەیە بەوە نەخەڵەتێکە علمی هەیە بەوە نەخەڵەتێکە عەقڵی هەیە وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين. دەفەرمێ سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ یوسف ئەی خوای پەروەردگار من دەرەقەتی ئەمانە نایم ئەگەر بێت و بە فەضڵ و کەڕەمی خۆت بە حەول و قووەتی خۆت فێڵ و کەیدی ئەم ئافرەتانم لەسەر لا نەدەی ئەصب إليهن ئەوە دڵم مەیل دەکا بەلایەندا. وميل الرجل إلى المرأة أمر فطري إن كان بحلال. أي خواي پەروەردگار تۆ پیاوە دوا دروست کردو مەیلی بۆ لای ئافرەتە و ئافرەتە دوا دروست کردو مەیلی بۆ لای پیاوە بەڵام کە لە حەڵاڵ بێ کێشە نیە بەس لە حەرام بێ موسیبەتە لەخوا دەپارێتەوە یوسف ئەی پەروەردگار تۆ عەبدی خۆت چاک دەناسی ئەگەر خۆت نەمپارێزی من مەیل دەکەم بەلایەندا ئەصب إليهن وأكن من الجاهلين. ئەو کاتە من لە کەسی جاهل دەبم کەواتە الجهل ليس بقلة العلم ولا بعدم العلم وإنما الجهل هو عدم العمل بالعلم. جهل نفامتي أواني إنسان علمي بينا بي بس نفامتي أوي إنسان كار بعلمكينك يا سر بيجي فرماني خواي قوربك بو يوسف بيغمبري خوايا عليه الصلاة والسلام دفرمي أي خواي پروردگار أجر خود نمباريزي أو من ميل بلاي وأفرتانا دا كمو أو كاتل كسي نفام دبم چونك أو إيشي كسي نفامه كواتا يوسف داوا لخوابك خواي پروردگار خود نمپارێزی من تووشی هەڵە و لادان دەبم ئێمە زیاتر براکانم شەو ڕۆژ با لە خوای گەورە بپاڕێینەوە يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك. داوا لێ دەکەن خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکان صفاتە بەرزەکانت ثەباتمان بدەیتێ لەسەر ڕێگای ڕاست هیدایەتمان بدەی بۆ ئەوەی نەفسی خۆمان ڕزگارکەین لە غەزەبی تۆ لە تووڕەبوونی تۆ لە جەهەنەمی تۆ لە عەذابی تۆ یا ئەکرەم الأکرەمین بەختەوەری کەین بە ڕزابوونی تۆ بەهەشتەکەت یا رب العالمین.
اللهم اشف مرضانا وعاف مبتلانا، اللهم اشف مرضانا وعاف مبتلانا، اللهم وارحم موتانا وأحسن ختامنا يا أكرم الأكرمين. خواهی گەورە شیفای نەخۆشەکانمان بدەی، هیدایەتی سەر لێ شێواوەکانمان بدەی، ڕەحم بە هەموو لایەکمان بکەی، لە مردووەکانمان خۆش بی، ئەخیرمان خێر بکەی، قەرزی قەرزدارەکانمان بدەیتەوە، حاڵی هەموو لایەکمان خۆشکەی، برایەتی و تەبایی لە بینماندا بتەوترکەی، ئیمانمان زیاد کەیت و لێمان ڕازی بی یا رب العالمین. والحمد لله وصلى الله وسلم على رسول